بەشێک لە موسڵمانانی هەرێمی کوردستان لە مزگەوتێکدا کۆبوونەتەوە بۆ ئەنجامدانی نوێژ لە ڕۆژی یەکەمی جەژنی ڕەمەزاندا. دوای بەڕێکردنی مانگی ڕەمەزان کە موسڵمانان بە ڕۆژوگرتن و پەرستشەوە بەسەری دەبەن، موسڵمانانی جیهان و هەرێمی کوردستانی هەڵدەستن بە بەرزڕاگرتنی جەژن، بەڵام هاوڵاتیان پێیانوایە ئەمساڵ لە هەرێمی کوردستاندا جەژن بە گەرموگوڕی جارانەوە یاد نەکراوەتەوە و ئەوەش هۆکاری خۆی هەیە. بە وتەی موسڵمانان جەژنی ڕەمەزان هەلێکە بۆ ئەوان بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و خۆشەویستی و نەهێشتنی ڕق و قینە لەنێو هاوڵاتیان و لایەنە جیاوازەکاندا. ئەمڕۆ ئەو ڕۆژە پیرۆزەیە کاینی پیرۆزی ئیسلام کردوێتێ هەلێک بۆ ئاشتی بەرپاکردن، بۆ برایەتی، بۆ تەبایی لە نێوان هەموو تاکەکانی مرۆڤایەتیە و بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستە ئەم ڕۆژە پیرۆزە بە هەند وەربگرین بۆ لە یەکتر نزیک بوونەوە، بە تایبەتی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بتوانن زیاتر لە یەکتری نزیک ببنەوە. لە کاتێکدا لە ڕابردوودا ئەم جەژنە بە سەردانی یەکتر یاد دەکرایەوە، بە وتەی کۆسەر عومەر کە جلی کوردی پۆشیوە و چاوەڕێی میوانی جەژنە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو گەرموگوڕی جاران ڕووی لە کەمبوونەوە کردووە. خەڵکیش تا ڕادەیە وعی بۆ دروست بووە کە ناکرێت تێکەڵی بکرێت بەهۆی ئەوەی کە تەندروستیەکی باشتر دوور بکەوێتە لە کۆرۆنا پەتاکە خاوتر بێتەوە. بۆیە خەڵکیش بۆ کوڕێکەوتنێکی کۆمەڵایەتی ئەمەی لە بەرچاو گرتووە کە ئەمەش هۆکار بێت بۆ خاوبوونەوەی بۆنی کۆمەڵایەتی یاخود بۆنی جەژن لە چاو ساڵانی پێشوودا. لە ئێستادا بەشێکی بەرچاو لە خەڵک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن. بە وتەی هێمن تاهیر تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکی سەرەکین تاکو و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لاواز ببن و لە جێی سەردانکردن بە ناردنی نامەیەک جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە وای کردووە کە خەڵکی لە ڕێگەی مەسجێکەوە، لە ڕێگەی ڤیددیۆیەکەوە، لە ڕێگەی پۆستێکەوە ئەوانەی کە جاران کە ڕۆشتە ماڵەکە سەردانی یەکتریانە کرد و هەمووی یعنی بە کوردێکی ئەڵێ سیلەی ڕەحمی بەجێگەیاند، ئێستا وای لێ هاتۆ لە ڕێگەی مەسجێکەوە یان لە ڕێگەی پۆستێکەوە هەموو ئەوانە ئەگەێنێت و تەواو خەڵکی دابڕیوە لەو لایەنە کۆمەڵایەتی کە جاران هەبوو. بە وتەی هاوڵاتیان هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریکی ڕاستەوخۆی هەبووە لەسەر تەواوی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و لە ئێستاشدا کە جەژنی ڕەمەزانە لە نێو کۆڵانەکاندا ئەوەی زیاتر دەبینرێت منداڵانن کە جلی ڕەنگا و ڕەنگیان لەبەر کردووە و یادی جەژن دەکەنەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمەریکا، سلێمانی.